بەڵێ سەرکۆ سەحەر سڵاوتان لێ بێت و ڕۆژێکی نوێتان باش دیارە سبەینێ چواردەی یانزەیە چواردەی یانزەی هەموو ساڵێک تێپەڕە بەسەر تەمەنی سلێمانیە بۆیە سبەینێ کە ساڵیادی دامەزراندنی پایتەختی ڕۆشنبیریە کۆمەڵێک چالاکی گرنگ و گەورە لە سلێمانی بەڕێواچێ دەستگای میدیای کورسات هاوشێوەی ساڵانی ڕابردوو بۆم ساڵیش فستیڤالێکی گەورە بەڕێوابە فستیڤالەکەی بە هەمان شێوە لە ناو بینای کللتوری سەرابێ کە چەند ساڵێک ئەم شوێنەی هەڵبژاردووەکو شوێنێکە ناوچەقی بازارە هاوڵاتێکی زۆر ئەگەر بۆ فستیڤالەکەش نەبێ کاتێک سەردانی بازارەکەن و فستیڤالەکە دەبینن لە نزیکەوە دێن بینەری چالاکیەکانی ناو فستیڤالەکە بن دیارە فستیڤالەکە سبەینێ دەستپێکە لە سەعات دووە دەستپێکە تاکو کاتژمێرەکانی درنگانی شەو ئەخایەنێت کۆمەڵێک چالاکی جۆرا جۆری تایە دیارە چالاکیەکان بە کەپر و کۆشک دەستپێکە کە زیاتر لە هەشتا کۆشک و کەپر بێ بەرامبەر دراوە بە بەشداربووان بە خاوەنکاران تاوەکو سبەینێ بتوانن کارەکانی خۆیان نمایش بکەن یاخود خواردنە کوردەواریەکانی خۆیان نمایش بکەن یاخود ئەو بەرهەمانەی کە بەرهەمی دەستی خۆیانە نمایشی بکەن ئەمە بێ بەرامبەر دراوە بوون ئەمە دەستگای میدیای کورسات وەکو هاوکاریەک وەکو ڕەخساندنی هەلێکی کار بۆ ئەو زیاتر لە هەشتا بەشدار بووە ئەم کاری ڕێخستووە ئەتر دواتر بەشداربووان خۆیان ئەو بەرهەمانەی کە هەیەە لە فستیڤالەکە نمایشەکەن و با نرخێکی گونجاو دەیدەنە هاوڵاتیان لەبەرەوەی تقریبان پارەی کۆشک و کەپرەکەیان بۆ گەڕاوەتەوە لە فستیڤالەکانی تر کە بەشداری ئەکەن پارە دەبێ بدەن لە بەرامبەر ئەو کەپر و کۆشکانەی کەوەری دەگرن بەڵام دەستگای میدیای کورسات وەکو ڕەخساندنی هەلێکی کار وەکو هاوکاریەک وەکو پاڵپشتێک بۆ بەشداربووان بێ بەرامبەر ئەم کاری کردووە و لەگەڵەوەشدا لە نێو کەپرەکانە چی نمایشەکرێ ئێستا بۆتان باسەکەم هەوڵ دراوە لەم ساڵدا تەواوی ئەو خواردنانەی کە لە نێو فستیڤالەکە پێشکەشەکرێ خواردنی کوردەواری بێ و لە نێو خواردنەکانە بەشێکی مۆرکی سلێمانی پێوە دیار بێ وەکو دانولەیە وەکو ئەمبەروەریدا وەکو یاپراخە کفتەی سابوونکەرانە کوبێت تەواوی ئەو خواردنانەی کە لە سلێمانیە ترکە ئەیخۆی لا شوێنێک بێڵێ تامی خواردنی سلێمانی یاخود لە ساڵانی ڕابردوودا سلێمانی بۆ خواردنانە ناسراوە وەجا لەوەش لە نێو کۆشکەکانە دەستڕەنگینیمان هەیە ئەمە جگە لە کۆشکەکان لە نێو هەردوو قاتەکەی بینای کللتوری سەرا کە زیاتر لە 20 ژوورە دراوە بە بەشداربووان لە نێو ئەوەدا بەڕە کوردەوارەکان بەڕە و فەرشیتیان نمایشەکرێ و هونەری شێوەکاری وێنەکانی کۆنی سلێمانیتیان نمایشەکرێ و لە نێو چێشخانەی سەراشاکە دەکەوێتە دەسەڕاستی بیناکەوە لەوێش دیسان مێزراوە بە بەشداربووان تاوکو لەوێش کارەکانی خۆیان نمایش بکەن هەوڵ دراوە لە نێو فستیڤالەکەدا ڕاستەوخۆ لێرە هەڵوا دروست بکرێ وە کفتەی سابوونکەران دروست بکرێکە ڕەنگە کفتەی سابوونکەران قرس بێت دروستکردنی لە نێو ماڵا کە دروستێکی قورسێکی خۆی هەیە بەڵام هێناویانتە نێو فستیڤالەکە و بۆی هاوڵاتیان بینەران و کەسانەی کە دێنە فستیڤالەکە لە نزیکەوە بینەری ئەوە بن کە کفتەی سابوونکەران یاخود کفتەی سلێمانی چۆن دروستەکرێ ئەمەش بەشێکی جیاوازە لە فستیڤاڵی ساڵانی ڕابردوو کە خواردنەکان ئامادە دەکران ئەنجا دەهێنرانە فستیڤالەکە بۆی لە نێو فستیڤالەکەدا خواردنی گەرم و تازە پێشکەش بە ئەو هاوڵاتیانە دەکرێت کە سەردانی فستیڤالەکە دەکەن و فستیڤالەکە ئەم ساڵ کە سەعات دوو دەست پێکە بە ناوی نالی شاعیر دەست پێکە بۆیە شعری نالی پێشکەش دەکرێ و کۆمەڵێک زانیاری سەبارەت بە نالی شاعیر دەخرێتە ڕوو و لەگەڵەوەشدا بە گۆرانی و هەڵپەرکێ و میوزیکی تایبەت بە سلێمانی و بە ناوچە جیاوازەکان لە نێو فستیڤالەکەدا پێشکەشەکرێ و ئەوەی جێگەی خۆشحاڵی ئەوەیە کە هەموو ساڵێک کە دەستگای میدیای کورسات هەستاوە بەمە بە ڕێخستنی فستیڤالە هاوڵاتێکی زۆر باش چ لە ناوخۆی سلێمانی چ لەو کەسانەی کە لە شارەکانی تر و پارێزگاکانی تر هاتوونەتە سلێمانی چ لەوەی کە گەشتیار بوو بێت و هاتبێتە سلێمانی سەردانی فستیڤالەکەیان کردووە و لەگەڵەوەشە فیدباکی زۆر باشیان بۆ فستیڤالەکە گەڕاندوێتەوە و لەگەڵەوەشدا بەرپرسانی حزبی و حکومی سەردانی فستیڤالەکەیان کردووە لە نزیکەوە تەواوی چالاکیەکانی نێو فستیڤالەکەیان بینیوە و زانیاری زۆر باش و تاوایان لەسەر مێژووی شاری سلێمانی بەدەست گەیشتووە چونکە لە نێو فستیڤالەکەدا چەندین بەرنامەی دەستگای میدیای کورسات پێشکەشەکرێت لەوانە بەرنمەکەی ئێوە ڕۆژێکی نوێ و بەرنمەی کورسات مەگەزین کە ئێواران دەیکات لەم دوو بەرنمەیە میوانێکی زۆر باش کە شارەزای مێژووی شاری سلێمانین دێنە نێو ئیڤێنتی فستیڤالەکەوە
باز لە مێژووی شارەکەکەن بۆ نەوە بنەوە مێژووی شارەکە دەگەڕنەوە بۆەوەی کە بزانن سلێمانی بە چیا تێپەڕیوە 241 ساڵ چی تێپەڕانوە یاخود چۆن دروست بۆ چۆن دامەزراوە بۆ هەموو ناڕەحەتیە بۆ هەموو شۆڕژگێڕیەی سەردەمانی زوو تاوەکو ئێستاکە 241 ساڵە تەمەنی بۆیە فیستیڤالەکە فیستیڤالێکی گەورە بێ ئەوە یەک ڕۆژە خەیانە لە سعات 2 نیوەڕۆ بەڕسمی دەستپێکا بەڵام پێشتریش حتمما فیستیڤالەکە کراوەتە هاوڵاتیان دەتوان بێن بینەری بن بەڵام وەکۆی کە بە فەرمی بێت لە سعات 2 دەستپێکە تاکو کاژمێری درنگانی شەو بۆی هەر هاوڵاتیەک خوازیارەکە جەوێک بگۆڕێ یاخۆت لەگەڵ ئەندامانی خێزانەکەی ڕۆژێکی جیاوازتر لە ڕۆژەکانی ڕابردویان بەڕێ بکەن دەتوانن سەردانی بینەی کللتوری سەرا بکەن لە ناو جەرگەی بازاڕی سلێمانی تەواوی فیستیڤالەکان ببینن خواردنە کوردەوارەکان کە مۆرکی سلێمانیە تامی بکەن بۆی بگەڕێنەوە بۆ مێژووی سلێمانی کە ئەو خواردنانە تایبەتە بە مێژووی سلێمانی و مۆرکی سلێمانیان پێوە دیارە سەرکۆ ئەوە زانیاریەکانە ئامادەکاریەکان چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە هەوڵ دەدرێت سبەینێ لە کاتی خۆیە کە سعات 2 دانراوە بۆ فیستیڤالەکە بە شێوکی زۆر باش دەست پێ بکە لە ڕێگەی شاشەی کورسات و کورسات نیوزەوە بەبینەران بگە و لە ڕێگەی هاوڵاتیانی کە دێنە ئێرە لە نزیکەوە بینەری تەواوی چالاکیە جیاواز و جۆرا و جۆر و چالاکیە گەورەکان هێنە فیستیڤالەکە بن.